لەڤان ڕۆژان چاوێ هەموو جیهانێ لەسەر پایتەختی ئەمریکا واشنگتنە هەتاکو سەرۆکی هەڵبژارتی جۆ بایدن و جێگراویە هەڵبژارتی کامەلا هەرس سووندا دەستهەڵاتی دوخەن چەند ڕۆژین پڕی چالاکینە پڕانیاوان پلانکرینە لێکو ڕەوشە ئەولەهیەی سیبەراخوا بسەر پایتەختی ئەمریکادا گرتیە ji bervan ڕوودانان و ji bervan سەرهاتیان ئەو تشتێکی گەلکی باکێشە گەلۆ ئەم چاوەڕێی چ بکن بمەڕا divê delîvê dabrizan kameran Kurdî çalakwan li Nashville Tennessee û herwesa Kanî Xulam rêveberê torê Kurdî Emerîkî lêre li Washington roj baş spas ji bo we Kanî em cem te dest pê bikin em çaverî çi bikin li van çend rojan وقت گود دنیا عالم دنیا واشنگتن اوی شش مهدا وقت دنیا دیسا زانه لور گلک تشتکی عجیب قومی اریشا سر کنگره بو دموکراسی آمریکای 244 ساله تشتی بساهی نبو بو معناوی یعنی آمریکای دا پروبلم هنه نکوتنه نه دیتنا مدا سروکن آنا دونالد ترامپ پر لهفدا پروبلم هر دائم هنا حتى انا تشتكي تنبو حتى انا سروكي امريكا ندقوت امبيجن اريشيا كونغري بكن بايدن ملت اوكا ومداوان زيده او دها تانسيون امريكا بكفه و دها زيده امبيجن اشيتي او هبه بالي كاميران تو چی دڵی ئێمە چاڕوانی چی دەکەین لەم چەند ڕۆژەدا ئەوەی کە ئێستاکای بینین ئەو کاتتان باش پێشەکی 25,000 ناشنل گارد یا بڵین گاردی کۆماری ریپۆرت کراوە لە کۆشکی سپین هەندێک کەس دەڵێن وەکو گرین زۆنی لێهاتۆ بەداخەوە ئێمامان بینی کە لەسەر شاشەکان کە بەغداد ئەتەنرا بۆ ئەوەی سکیورتی یا بۆ نمونە ئاسایش دابین بکەن ئەو هەموو سوپایی کە لەوێ هەیە جێگای ئەوەیەکەوە بەهۆی ئەوەی کە ڕووی داوە ئەو ڕووداوانەی پێشتر هەروەها ئەوانەی کە لەم ساڵی ڕابردووشە ئەو ساڵێکی پڕ لە کارەسات و کێشە بوو ئەوەی ڕاستی بێت من چاوەڕێەوەکەم وەکو باسیش کراوە پرۆتۆکۆرانە وەکو جاران بەڕێوە ناچێت خەڵکێکی کەم ئامادا بن 1000 کەس لە ئەندامانی کۆنگرێس لەبەر مەسەلەی ئەم کۆڤید-19 هەروەها لەبەری ئاسایش سوێندێکی خێرایی بخورێت و یەکەم جاریشە وەکو کاکانی ئاماژەی پێ ئەمە شتێکی نامۆیە لە مێژووی 150 ساڵەی ئەمریکا سەرۆکی پێشووتر بڵین دانەڵد ترامپ ئامادەی ئەو ئیناگوڕیشنە نابێت بڵین ئەو سوێن خواردنەی جۆ بایدن نابێت هەڵبەتە ئەویش ئەوەی من تێبینیم کردو خوێندنەوەی خۆمەوەیە بەڕاستی بە پێ و پۆڵانەی کە کراوە بۆ نمونە گاڵب پۆڵ باسیەوەی کردووە لە 1970 کۆماریەکان باوەڕیان بەوەیە جۆ بایدن لەو هەڵبژاردنە ناشەرعی هاتوۆتە سەر دەسەڵات ئێستاما بێ ڕەشمان لەبیر بێت حەز دەکەم ئەو پرسیار لە جەناب بکەم بەڵام لەگەڵ کاکانێک و ئەوش باسی ئەوەی کرد کە بایدن هەوڵەدا ڕەوشەکە ئارام بکاتن کاکانی هەرکەس چاوەڕێ دەکە و هەرکەس دیبێژەک و گۆتارە بایدن یعنی تیمێوێ وێ لەسەر یەکگرتنا وڵات بەب هەلبەتجی ئەم دەبینین پشتیوان تونند و تیژیا پشتی vê جوداهیا دە ئەمریکادا و جڤاکە ئەمریکادا چێبووی لە دەمێ هەڵبژارتنان یعنی تبێژی چەندێ گۆتارە بایدن کاریگەریە خۆ هەبە یان وەسا بکە و جواکن ئەمریکی بگان هەب جارێکەدی و ئەو کێشە نەمینن أنا سروكاتي برمهمة أم فيجن وقتها سروك داخفة دنيا عالم جودة دايكي أم فيجن تلفزيون راديو روزنامة دنيفسينا اگر سروك ببيجة آشيتي برا هبه أم فيجن برا تانسيونا أمريكا برا بكهبه أم فيجن برا إنسان جهبدو حزبك دیتنام داوی باش ببه یعنی امریکی نه دینن امریکی نه جهفدو انویژن یعنی خوازن لهفخن وی پروبلما کی اوکیه یعنی دونالد ترامپ هندا کرد اینجا پر عاجز بو گو از من هندا نکریه شستو دو جار چو محکمه شستو جارک محکمه گو نا تا هندا کریه پیجی قبول نکرد یعنی با پروبلما هبه دیتنام داوی آشیتی اوی بی وێ بێ کاک کامران تو باسی ئەوەت کرد کە ژمارێکی زۆر ڕێژەیەکی زۆر لە کۆماریەکان کە تا دوێنێش پێیان وابوو کە بایدن سەرۆکی شەرعی ئەمریکا نییە تا چەندێک ئەمە کاریگەری ئەبێ لەسەر دوو سێ شتی کە ئێمە باسەکەن یەکگرتنی کۆمەلگاکانی ئەمریکایی و 4 ساڵی حکومڕانی لە ئەمریکا تا چەندێک ئەمە
خراپ ئەبێ لەسەر ئەم شتەی کە تۆ باسەکەی. خۆی خۆتەزانی کاک دەخیل لە ئێمە لە وڵاتێکی دیموکراسی ئاژین و سیاست خۆی بەشێکی گرنگی بریتە لە متمانە و سیخاوی کە پێڵێن ترست ئەگەر بۆ منە هاوڵاتیان سیقە و متمانەیان نەبێ بە دەسەڵاتەکەیان بە تایبەتی ئیدارەیەکی نوێکەیەت ئەمە بۆ خۆی کێشە دروست دەکات لەوەی کە بۆ نمونە باوەڕیان پێی بێ و کردارەکان و شوێنکەوتیان هەبێت. من لەو باوەڕەدام هەمووشمان لەو ڕاستیە حقیقەتا زانین ئەمریکا لە قوڵاییەکی جیاوازیەوەی کە پێڵێن دیڤژن یعنی بەڕاستی جیاکاریەکی زۆر گەورە هەیە وای لە هاتۆ خەریکە ئاگەڕینەوە بۆ دوای سیڤڵ وۆر ساڵەکانی 1860 کە لە بینی باکوور و باشوورە بەداخەوە ئێستاکە ڕێد سەیت و بلوستەیتەکانمان هەیە کە دابەش بوون ئەو کێشە و ناکۆشیە زۆر قوڵ بۆتەوە و قوڵتریش ئەبێتەوە لەمە دووە خەڵکێکی زۆر هەیە باسیەوەکەن بەڕاستی بۆ نمونە حیزبێکی نوێدا بمەسرێ هەرتا وای لاتۆ لە ناو کۆماریەکانە باوەڕیان بەوە نەماوە حیزبی کۆماریەکان چی تر نوێنەرایەتی ڕاستەقینەی دەنگی ئەوەی کە پێڵێن پیتریات ینی نیشتمان پەروەریەکان بکاتەوەی کە بەسەر ترامپ هاتووە ئەمە بۆ خۆی من وا پێشبینی یەکەم بەڕاستی هەر چۆن لە 4 ساڵی داهاتووە دیموکراتەکان لەسەر ترامپ کێشمەکێشویانە بوو خۆمان نەزانیەوە دوو ئیمپیچ پراسێس بەڕێوە چووە ینی هەر لە سەرەتاوە بە ڕەشەرگەی تۆمەتیان کرد بەوەی کە بۆ نمونە ترامپ شەرعی نییە هەر یەک هەفتە دوای ئەوەی کە ترامپ لە ساڵی 2007 لە جێنیوەری ئیناگورەی کرد لە واشنگتن پۆست هەفتەیەک دوای ئەوە یەسەر ئارتیکلێک بڵاو بۆ وتیانە بێ ئیمپیچی ترامپ بکەیت ئەمانە هەمووی ڕنگدانەوەی هەیە ینی لە زاکیرە و بیرەوەری خەڵکی هاوڵاتی ئەمریکیە ماوەتەوە بۆ زەحمەتە ناتوانیت تۆ لە ناوچی بە تایبەتی ئەو کێشەی کە ئەوان بۆن منە وەکومان وتمان مەسلەی شرعیەت و مەسلەیەوەی کە ئاڵێن ئەم هەڵبژاردنە دزراوە و گوێیان لێ نەگراوە لە هیچ شوێنێکاوەکەڵی لە دادگاکان ئەمانە بە وتارێک ناڕەوێتەوە چونکە لە ئەمریکیەکان وشەیان هەیە ئینگلیزی شەڵێ action is louder than speaking دایمە وەکو خۆمان ئەڵێن کردات شەرتەوە بەڵێ وایە کار کانیایت بێژی ئەو بابەتێک و کار کامەران بەحس دەکاتن و لە دەستپێکە هاتنە ترامپ بەری 4 ساڵان دموکراتان هەر تم هەوڵ دەدا کو وینا دەسەڵاتی دەرخن یعنی ئەڤەیە ببە سەدەمی هەندێک و کۆماریژی بە هەمان شێوە وەکی دەبێژی تۆلاخواش دموکراتان ڤەکن تایبەتجی وەکو ئەم دەبینن و ژمارەکە مەزن ئا کۆماریان حەیانەها پێناسینی ناکرد و بایدن سەرۆکی ڕەوای ئەمریکایە ئانا دیتنامەدا پرۆبلەمێکی دنێ هەیە لە ئەوژی حجمارە سپیە لە ئەمریکای زێدە نابە ئەو قەس حجمارە ڕەشا هیسپانیا دەها زوو زێدە دەبە ئەمبێژن لە تەکساسێ 2019 10 کەسێک و دکاری بوون نو بکاربن ئەمبێژن ڕایە خۆ بدن یەک سپی بوو نێ حەف هیسپانی بوون ئەمبێژن ڕەشی هەبوون لێ زێدە هیسپانی بوون سپی دەترسن دەبێژن وەلات ji destê me dere Donald Trump divêt yani bitirsin. Ana hikûmat ew ke yani hikûmat em vê jin dixwaze lazim e teva biparêze. Reş jî, Hîspanî jî, spî jî eger serokê hikûmatê vê je ez tenê ji spiya hes dikim, ez ji reşa hes nakim, ez ji Hîspaniya hes nakim, wê wextê tirs dike ew kê, tirs dike yani dewletê. Îtina me de vî problema daha mezin e ew yek adi do yani ana Biden evke yani 36 sal li senatoyê da kar kir serokê komisyona dadgehê bû serokê komisyona xebata dervayê welat bû dervên Amerîka belê rast yani tecrüba wî heye siyasetmedar e Donald Trump insanekî ew bû müteîd bû ticaret dikir em vê jin yani awakî dinê dinêr dinyayê و دیتنا مدا لهفداد از دبیجم اوی اوک به امریکا و یعنی ده زیاده آشیتی ببینه دیتنا مدا بله کا کامران لا بابتکی کا کانیش باس دکا کا سەرۆک ترامپ دەوتری و بیرراوەکەوە زۆر پشتیوانی لە سپیەکان دەکاتن تا ڕادەیەک ئێستا باس هەیە کە لەم چەند سەعاتەدا سەرۆک لێ خۆشبوون لە چەند کەسێک دەرکات لە خەڵکانێک دەرکات کە کردویەتی پێش ئێستا یاریدەرەکانی کە پێش مانگێک وابوو وەکو بڵێ ئەمری سەرۆکایەتی و عەفوکران پێت وایە و باسیش هەیە ئێستا هەندێک لەو کەسانێک کە کەوتنە ناو کۆنگرس و توندوتی ژیان ئەنجامدا کە حتا ئەندامانی کۆماری و خەڵکانی نزیکی ترامپ ئیدانەی ئەو کاریان کرد
لەم چەند ساعتدا چاوەڕوان دەکرێت کە سەرۆک دۆناڵد ترامپ لێخۆشبوونەوانە بکاتن و ئەمری سەرۆکایەتی ئیمزاکە تا چەندێک ئەمە چاوەڕوان کراوە و ئەمە تا چەندێک وەکو بڵێ خراپە بۆ کۆماریەکان بەگشتی. کاکین ئەوەی ڕاستی بێ خۆی کەسێتی دانالد ترامپ کەسێکەوە لە سیاسەتە ینی بۆ نمونە کاکانیش ئاماژە پێیا لەبەری کەسێکی سیاسی نەبووە شتەکانیشی کردارەکانی دایمە چاوەڕوان نەکراو بوو ینی جێگەی ئیکی نەبووی کە تەوەقعی بکەیت بۆ ئەوەی کە داوای لێخۆشببوونی بۆ بکات هەست دەکەم باوەڕ ناکەم ئەگەر شتێکی وا ڕووبا جێگەی سەرسوورمانە بێت چونکە خۆی لە ئاخرین گوتاری ڤیددیۆیی کە بڵاوی کردو نزیکەی 5 خولەک بوو باسی ئەوەیە کرد دەبێ ئەو کەسانی ئەوەیان کردووە کارێکی ناتوند و تیژیە لە یانگری من نین وەزەرەر ئەیەن بەو بزوتنەوەی کە ئێمە دامان ناوە بەو ئەجێندایی کە ئێمە هەمانەوە ئەبێ ڕوبەڕووی دادگایی بنەوە چونکە خۆشی لە وتارەکەی حتا 6 مانگیشە ئاماژەی بەوە کرد هەتا 2 شەی بەکارهێناوەڵێ پیسفڵی لەگەڵ پیتریاتیکلی ئەڵێ نیشتمان پەروارانە و ئاشتیانە ئێوە بەرە و کەپیتەڵ هیل بڕۆن نەک بەوەی کە هانی تونند و تیژیەوە هەتا نیویۆرک تایمز لە ڤیژوەڵ ئینفرۆگرافیەکە کە لە 12 مانگا بڵایی کردوتەوە لەلایەن 6 لە کارمەندەکانی یا بڵین ڕۆژنامەناوانەکانە باسیەوە کاڵێ 20 خولەک پێشەوەی وتارەکەی ترامپ تەواو بێ ئەو پەرژینەی کە لە بەردەم وایت هاوس لە بەردەم کۆنگرێسا بۆ تێک شکێنراوە یعنی خۆپیشاندەران کاکەمە پێت وایە ینی ئەگەر عەفووی دەرکرد بۆ ئەوانە شتێکی غەڵەتە بە دڵنیاییەوە شتێکی خاڵەتە لەبەری کۆماریەکان لە ساڵی ڕابردووە گەورەترین ڕەخنەیان لەوە بۆوانەی کە تونند و تیژیان نەکرد بۆ نمونە لە ژێر ناوی بلاک لایف مارە و ئەنتیڤا ئەوانە لە ژێر دادگایە بۆ نمونە ڕوبەڕووی سزا نابوونەوە چۆن شەبێ شتێکی وابێ لەبەرەوەی خۆی ترامپ بەڵێ من لۆ ئەند ئۆردەر کۆماریەکان باوەڕیان بەوە هەیە یاسا سەروەر بێت کاکانی بکورتی توبێژی ئەگەر سەرۆک ترامپ عەفوێژی خوارە و وزارەت خوارە دەرکە وێت شتێکی باش بە وێ بکە ناکە وێت شتێکی باش بەیان خراپە ژوێڕە ئەوێ پڕ خراپە حتا ئەنا دیرۆکە ئەمریکایدا تشتێکی بسات کێ نەبووە دیترامەدا ئەوێ سیاسەتە ئەمریکای توش بکە دیترامەدا ئەوێ وی نەدا خەلەسکردن ئەوێ ئیتمال هەیە هەرە حەبسێژی 5 کەس هات کوشتن وی نەگۆتە هەرن ئێریشی کۆنگرێ بکە بان شخصە ئەنا ساغ بوونا بەرحال ئەمێ ڤان داوسادنی خوا بوەڕە بەردەوام بکەن تایبەت ژیڤان ڕۆژان و چەند ڕۆژێن پشتی سونخواردنێژ دیسان پرچالاکی و پر ڕوودان لە واشنگتن دەبن کانی غۆڵام بڕێڤەبەرێ تۆڕێ کوردی ئەمریکی لێرە لە واشنگتن و کامەران کوردی چالاکوانی کورد لە ناشڤیل تەنسی سوپاس ji بۆ هەردووە سپاس بۆ ئێوەش